بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران دوو جۆر لە موبایل لە بازاڕەکانی دەڤەرەکە قەدەغە دەکات. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێنەوە کە موبایلەکە گۆڕانکاری لە دەنگ دەکات و دەنجی پیاو دەکاتە دەنجی ئافرات یاخود بە پێچەوانەوە. ئەمەش وای کردووە کێشەی کۆمەڵایەتی لێ بکەوێتەوە. دوایەوەی لەلایەن وەزارەتی ناوخۆوە بە نووسراوی فەرمی ئاگادارکراینەوە کە دوو جۆرە مۆبایل هەیە لە بازاڕەکان قەدەغە بکرێت بە هیچ شێوەیەکی کڕین فرۆشتنی پێوە نەکرێت بۆ چونکی ئەم دوو جۆرە مۆبایلە دەنجی ژن و پیاو تێکەڵەکە و کێشەی کۆمەڵایەتی دروستەکە بۆیە ئێمەش دەست بەکار بووین بە قەدەغەکردنی ئەم دوو جۆرە مۆبایلە. موبایلەکە قەبارەی بچووکە و نرخی تەنها 15,000 دینارە و لە جۆری نۆکیایە. موبایل فرۆشانیش دەڵێن پێشتر خەڵک ئەمەی نەدەزانی کە ئەم جۆرە موبایلە گۆڕانکاری لە دەنگ دەکات، بەڵام دواتر لە ڕێگای پۆلیسەوە موبایل فرۆشەکان ئاگادارکرانەوە و ئێستا فرۆشتنی ئەم جۆرە موبایلە بە هەموو شێوەیەک قەدەغەیە. خەڵک داوای دەکرد بەس خەڵک هەموو خەڵک ئاگادار نەبوو کە ئەو جۆرە مۆبایلە دەنگی پیاویت ئەگۆڕیت بۆ ئافرەت. پۆلیس هاتووی ئەماش ئاگادار کردینەوە کە ئەو جۆرە مۆبایلە نابیت بفرۆشێت، هۆکارەکەشەوە کە دەنگی پیاوی ئەگۆڕی بۆ ئافرەت. کێشەی کۆمەڵایەتی زۆر دروست بووە لەبەر ئەو هۆکارەیش مەمنوع کرا. باوتەی توێژەرێکی کۆمەڵایەتی ئامێرە ئەلیکترۆنیەکان هۆکاری سەرەچین لە بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوەی ژیانی هاوسەری لە هەرێمی کوردستان و لە ساڵی ڕابردوودا مانگانە 931 کەس جیابوونەتەوە و بەپێی نوێترین ئاماریش ڕۆژانە 40 حاڵەتی جیابوونەوە ڕوودەدات. یعنی وەک ئاماژەکان بواکەن کەەوە لە ڕۆژێکا 40 خێزان لێک جیابنەوە ئێگە لەو 40 خێزانە ئەگەر 20 منداڵیان هەبێ ینی 20 منداڵ بێ سەرپەرشتە بن یاخود توێژینەوەیەکی تازەم خوێندۆتەوە کە دەڵێ لە 10 جیابوونەوە 8یان بەهۆی ئامێرەکانی پەیوەندیەوەیە. لە زمنی ئامێرەکانی پەیوەندی بڵێن مۆبایل کە کاریگەری زۆری خسۆتە سەر لێک جیابوونەوەی تاکەکان و لەگەڵ ئەوەشدا جگە لە زیادبوونی کێشە کۆمەڵایەتەکان جگە لەوەش بۆتە هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی تاوانیش جۆرەکانی تاوان ینی فێربوونی جۆرەکانی تاوان و لەگەڵ ئەوەشدا دیارە ئامێرێک پەیدا بووە لە بازاڕەکاندا کە دەنجی پیاو ئەگۆڕێ بۆ ژن و ژنیش ئەگۆڕێ بۆ پیاو کە ئەمەش خۆی ئاماژەیەکی مەترسیدارە بەڕاستی ئەو دیارە هۆکارێکی گرنگە بۆ بەرزبوونەوەی کە ڕێژەی تاوان بێگومان ئەوە بۆ جانبێکی دیارە بۆ جانبێکی باش بەکار ناهەیە حتمما بۆ شتێکی خراپ بەکاردێ. نەبوونی وشیاری کۆمەڵایەتی لە بەکارهێنانی ئامێرەکانی سەردەم وای کردووە زۆرترین خێزان لە یەکجیا ببنەوە و تیایدا مناڵەکانیش دەبنە قوربانی سەرەکی. سەرەڕای ئەمەش زۆرجار ڕووداوی دڵتەزێنی لێکەوتوتەوە. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.